ئەرێ وە کوڕەکان هەر بەڕاستی ئەوە بیرم ناکەن ها ئەوە دە 15 ڕۆژە دەنگ و ڕەنگەم نییە ناڵێم کابرایە چی بەسەر هات ئەرێمە ماوە مردووە چۆنە بێ کاکە خۆ بێ هەواڵێکم بپرسن جارجارە برای من دۆست بیان نێیاربیت ئەبێت هەواڵم پرسی دۆستەکە لەبەرەوەی کە قسەی دڵی ئەوە کەم و خۆشەویستم لە لای نێیارەکەیش لەبەرەوەی هەنێکیان لەسەر حسابین پارە پێیاکەن ئەگەر من قسە نەکەم و ئەوان چوار جوێنم نێنێ ئێخۆ کەس تووریکیان نایەتێ بەڕاستی لەبەرەوەی نێیارەکانیشم ئەبێ حەسکەن کە ئارام ئەحمەد قسە بکە دایمە حزوری هەبێ بۆ ئەوەی پەلامارم بن و چوزانم دزەکان بڵێن ئادەی پەلاماری ئارام ئەحمەد بن ئەوە 100,000 دینارەوە 200,000 دینار ئەی چۆن کاکە خۆ هەموو شتێک ئەبێت هین بێ ئەبێ ئەوە بێت چۆنە جەماعەت باشن ئەمە یەکەم لایڤە طبعاً کۆمەڵی قسە و باسەکەم تبزانین چی بە ذهنیەت ماسەر کۆمەڵی شت لە چەند ڕۆژی ئایندەی شایتر لەسەر کۆمەڵی مواضعیتر لایڤمانە بە یادی وردووەدە دەست پێکەین هیوادارم کە بتوانم سود بە هەموو لایەکتان بکەێنم ئازیزان و خۆشەویستانی بەندەی مخلیسان ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دەست دەی هەمووتان بەخێر بن سەر چاو بەخێر بێن ئاخ سەر ڕۆح و سەر دڵ کاکە ئەم مشکی و شتێژ ئەمە کاتی خۆی باوکم ئەم مشکیە و جامانەکەی خۆی و کڵاوێکی بۆ نردووم ئەوە بەتەمان بەو جامان و کڵاوێش و جلی کوردی ئەوە بکەم بۆ نەورۆزیش قاتی شاڵم بۆیەت شینکی عەسڵ باش نییە ڕێکینی ئەو تەوێڵە و بیارەوە هەورامان وشتە بۆ نەورۆز طبعاً لە خزمەتان نابێ ئارام ئەحمەد هیوادارم تا ئەو کاتە بە دەستمان بگات ئەرەوەڵا باشە کەس نازانێت باسی چیەکەم ێستا هەموڵای بێ ئەمشە ئارام ئەحمەد باسی چی بکایی هاوار ناوێ ئیمەڵم نایە کاکە باشە بەڕێزان بەرحاڵ ئەمە بە سەدفەیە با بڵێن ڕیکلامشمان بۆ نەکردو هەر یەکسەر قساکەین ئەمەوێ دەست پێ بکەم وردە وردە جا ئێوە بڵێن لە چێوە دەست پێ بکەم یەکەم لە کۆنفرانسی گردەکەەوە کۆنفرانسی بزوتەوەی گۆڕان ئەوەی کە خوار گردەکەی پێڵێن بۆ نمونە ئەوە گرەوەکەی بردەوە و کورە شاسووە تەواو بوو ئازیزانی ئارام ئەحمەد من کاکە کە قسە ئەەکەم ئێوە لە ئاخرا لە من تێگەن قسەی من فەلسەفەیە فەلسەفە من ئەوە ئالەم لایڤەوە وتومە کاتی خۆی وتومە خوێڕیترین پارتی خوێترین یەکێتی لە شاسوار پیاوترن لە شاسوار شەریفترن کورە کاکە بە ئێوە وتم کاکە شەڕی ئاغا شەقی ئاغا خۆش لە شەقی نۆکەرەکەی من شاسوار باشە ناسم کاکە ئەوە تا بە 2 مانگ سجن ڕێک شەڕواڵەکەی کەوتە عەرز باشە کەوتە دەرەلنگەکەی و بوو بە هین ئێساڵەچی کە ئێمە چی ئەڵێن کاک پاڵ ئەڵێ بەسەر چاو ئێمە جاخۆ هەروایە بە درێژایی 30 ساڵی ڕەبقە منی چی ئەڵێ مەچێتی ئەڵێ بەسەر چاو پارتی ئەڵێ بەسەر چاو بەڵام کام بەسەر چاو جێبەجێی ناکە خۆ کاکە خۆ جێبەجێی ناکا برا ئەمە خۆزگەکەی من وایە کاتی خۆی وتم خۆزگە کورد نەبوومە داخی پارتی وێکێتی ئێستا ئیسلامیەکان ئەیهێن و ئەیبن و بڵاوێکەنەوە خۆ بە خۆزگە نابێ کاکیشان شاسوار ئەمڕۆ جێم لێبوو ئەڵێ وەڵا یەکێتی کاکە کاک پاڵ و من حەچێک گەڵم ئەڵێ بەسەر چاو ئەوە ڕاستەوە ئاکەین واکە وەڵا براکەم 35 ساڵە هەموو خەڵکی کوردستان چی ئەڵێن یەکێتی پارتیان بەسەر چاو بەسەر چاو ئەخوا ڕاستەکەیت بەخوا قسەکانی تۆ ڕاستە حتمما ئەوە جێبەجێەکەین ئەوە وایە قسەی قۆڕ گرنگ بە عەمەلیەکەی چۆن جێبەجێەکەن ساختەی دەست بڕ لەبەرەوە ئەزیزانی ئارام ئەحمەد ئەوە گەمژە و گێر بوو کە دەنگە بە شاسووە یا بە عەلی حەمەساڵە بەڕاستی ئەوانە گێرن کاکە من نامەکەم ماوە بە عەلی حەمەساڵە حموتم عەلی تۆ پیاوی تۆ لە دوبەی هینی بینیوە پێش هەڵبژاردنەکان چیا بینیوە تێگەیت هینە عەفو چیا لە دوبەی لای سەلامی وتوێتی عەلی پیاوی ئێمێ و ئەو لیسێکەیەتی ئێمە پشیوانی لەکەین وتی نەخێوانیە من چۆن شتی واکەم من ئەوە ڕازنی ئەسڵ بام چیا وتبووی لە دوبەی لای برادەرێکی خۆم وتبی لیسی ئێمێ ئەمانە هەمووی ئاوا سەرۆقنی یەکترین خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەمانە پیاونین ئەمانە بازرگانی ئەکەن بۆ مۆزوعانەوە جا ئیتر کۆمەڵی خەڵکی گەمژە و نەحاڵیەن ئەڵێن وەڵا کاک شاسوار و سەرۆک ناجارێکە مەسەلەی سەرۆک لەو باشی کوسانە بووە بە تاکە پێڵاو ئازیزانی ئارام ئەحمەد هەر کەسا سەر من سەرۆکم هەر کەسا دەسێ کاکە جاران تا ئەبووی بە کادری کۆمەڵە بە نمونە دیقەیە کرد کاکە گیان باشە ئەبوایە بە چەند فیتەرا بڕۆشیتەیە باشە
بەڕاستی ئەبێت چەندین فیلتەر ببڕایە هەتا وەکو ئەبووی بە کادری کۆمەڵە ئێستا هەر لە خۆڵە وەڵام من سەرۆکم کاکە سەرۆکیش بوو بۆ گاڵتە جاری عەزیزانی ئارام ئەحمەد باشی لەسەر گردەکە و ئەو کۆنفرانسێک کە کرام طبعا من ئاگام لێ بوو لەوە بەڕاستی من ئومێدم بە هیچ گۆڕانکاریەک نەماوە لە ڕێگەی گۆڕان و لە ڕێگەی عەلی و لە ڕێگەی شاسوار و لە ڕێگەی ئەمانەوە ئەمانە لای من کۆتاییان پێاتەوە بەڕاستی من حرەکەتێک لە باشووری کوردستانە نابینم کە تێکۆشانکە لە پێناوی لابردنی پارتی وێچێتیە بۆ تێکۆشانکە بۆ ئەوەی کە ئازادی و ماف بگرێتەوە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی من شیوان پێشک نایە ئازیزانی ئارام ئەحمەد ئێوەش کەیفی خۆتانە بەڵام لە هەر حاڵە هەندێک قسە ئەکەم باشە کۆنفرانسێک کرا ئەوە بوو بە پێی یاسا دانای ئەحمەد مەجید بوو بە لیدەری بسوتەوەی گۆڕان باش جەماعەتی بسوتەوەی گۆڕانی جەماعەتی گردەکەیش ئانشکردیان هەرنیان گۆڕانە بۆ نمونە یەک شتیان لە بەردەستاماوە بڕۆن سوا قیتارەکەی دانا ببن دانای قیتار هەبوو ئەوەی کە چەند ساڵە وەزیرە و قیتارە هێنین و ئەمەیەکەین و تەوێڵە ئەبەسینەوە بە نازانم زاخۆ ئەبەسینەوە بە نازانم چی و ئەلەم بابەتانە ئەو دزی ساختە چییە بچن سوا قیتارەکەی دانابن بۆ خۆتان بیخولێنەوە بەڕاستی باشە ئەمە ئەوە اینجا دەمپیسێکیان داناوە هەتیوێکی سەرسەری شەلاتی دایان ناوە باشە سەر بە گروپی گردە دزراوەکە ئەڵێ عومەری سەیعەلی بەڕێز نییە ئەڵێ عومەری سەیعەلی بەڕێز نییە ئەی ئەگەر عومەری سەیعەلی بەڕێز نییە وەکو عەقڵ وەکو مەنتیق وەکو ئەخلاق خۆشەویستان ئەی بۆ نەو شوام زەفا کە لە لەندەن بوو عومەری سەیعەلی بان کرد ڕسمەکەیان هەیە لەسەر کورسیەک دانیشتون بەیەکەوە ئەی بۆ بانی کردی بە نوێنەری خۆی بۆچی وەکالەتی بۆ کرد بۆ ئەوەی کە عومەر چ لە شوێنەکەی نەو شوام زەفا خۆی نەو شوام زەفا ئەوەی بۆ نەکرد بە واژۆی خۆی ئازیزانی ئارام ئەحمەد ئەگەر کا عومەر شوێنی ڕێز نییە ئەی بۆ نەو شوام زەفا ئەو کاری کرد لەگەڵ عومەری سەیعەلیە بۆ دوای خۆی ئەوی خەڵبشە لەناو ئەم هەموو خەڵکان لەناو گردەکەیە کە عومەری کرد بە لیدەری بزوتەوەکان کە من دژی بووم بەڕاستی ڤیدیۆکانم دانکانەوە هەمی ماوە کە دژی عومەری سەیعەلی بوو باشە بۆچی ساڵانەیە کوڕەکانی نەوشیوان لە بەیکیان بە عومەری سەیعەلیە وت لەبەر ئەوەی کە بە قازانجیان بوو لەبەر ئەو کاتە کاک عومەر دیفاعی لە پشتیوانی لە تەوریسی سیاسیە کە تەوریسی بنەماڵەیی ئەکرد بەڕاستی باشە دیفاعی لەوان نەکرد ئەی ئەم گردو شتانە هی کاک نەوشیوان و بەجێش و مناڵەکانی خۆی لەبەرەوە ئەو کاتە کاک عومەر پیاوی چاک بوو وە ڕێک و پێک بوو وە کەسێکی سیاسی ئەوە بوو لەبەرەوەی کە بە قازانجی خۆیان ئیشێ کرد ئازیزان من خۆم چەندین جان ڕەخنەم لە کاک عومەری سەیعەلی گرتووە باش نییە ئەوەی کە بەجێی نەوشیوانی کرد و پشتیوانی لەو دیو هەتیوە چڵکنەی نەوشیوان مستەفا کرد کە سوور ئەیزانی کە عومەر کە نەوشیوان مستەفا خیانتی لە گۆڕان و لە دەنگدەرانی گۆڕان کردەوە بەڕاستی باشە ملیار دۆلاری بە ناوی گۆڕانەوە بۆ کوڕەکانی برد نەوشیوان مستەفا باشە ملیار دۆلار زیاتری بردووە نەوشیوان مستەفا کەواتە بۆچی کە عومەر بەڕێز نییە ئەی نەوشیوان مستەفا بەڕێزە 124 دۆنم زەوی لە ناوەڕاستی سلێمانیا کردووە بە ناوی مناڵەکانی خۆیەوە بەدەیان بیناو بێنەوە بەرەوە ئەلەم بابەتانەوە لە لاژگەی سلێمانیا ئەی ئەو پیاوێکی شەریفە ئەو پیاوێکی نازانم چی ئەلەم بابەتانەیە نەوشیوان مستەفا بەڕێزە کە بینای چاودێری دارایی دزیوە بای 25 میلیۆن دۆلارە نەوشیوان بەڕێزە کە جوانترین ڤێلای لە لەندەن بۆ کچەکەی قوت کردوێتەوە بە پارەی خەڵک و بە بان ئەلەم بابەتانە نەوشیوان بەڕێزەکە بە شەمۆڵی هەیە چەندین کۆمپانیای هەیە دەیان شوقیوە گرتووە لە ڕێگەی گۆڕانەوە و دەیان خانیوە گرتووە هەمووی بووە بە ناوی خۆی و بە ناوی مناڵەکانیەوە من ئێسەیش و ئەوساش هیچ کاتێک کە عومەری سەیعەلی مەکوس کەسێکی سیاسی قبوڵ نەبوو بەڕاستی بەڵام قەیتانی پێڵاوەکانی لە نەوشیوان مستەفا پیاوترە چونکە بۆ لەبەرەی عومەری سەیعەلی هەر چێ بێ سیاسێکی فاشل بێ ئەمە بێ ئەوە بێ هەمووی ڕاستە بەڵام دز نییە بۆ عومەری سەیعەلی بەڕاستی باشە دز نەبوو عومەری سەیعەلی ئەمە بۆ هەمومان ڕوونە عومەری سەیعەلی گەندەڵ نەبووە عومەری سەیعەلی گردی نەبردووە بەڕاستی عومەری سەیعەلی ڤێلای نەبردووە عومەری سەیعەلی کارگەی گاسنی نەبردووە کە ساڵانە بە بەڵگە بڵاوم کردەوە داهاتەکەی 7 میلیۆن هەتاوەکو 10 میلیۆن دۆلارە هەموو ساڵێ 7 میلیۆن تا 10 میلیۆن دۆلار ئەچێتە گیرفانی هەتیوە چڵەکانی نەوشیوان مستەفاوە باشە کە تەنها خەریکی نێرگە لە خواردن دەرمان خۆرین هیچ خەریکیشان بۆ کورد دەبوو بەڕاستی بۆیە عومەری سەیعەلی لەوان پیاوترە لە مەسەلەی سیاسی نەوشیوان مستەفا ئەساسا سیاسێکی عاقڵ بوو لە دوایە دز دەرچووە ڕاستی
باش نییە جەناب تاڵەبانی سیاسێکی عاقڵ بوو لە دواییە تەواوی سامان و مێژوو یەکێتی کرد بە ناوی کوڕەکانی خۆیەوە کاکەجیان گردی سەلیمبێکی تەسلیمکردن کە نازانم 750 دۆلار مزەویە کاکە بە دەیان ملیار دۆلاری تەسلیم بە مناڵەکانی خۆی کرد ئەمانە هەمویان ئاوان کاکەجیان تەواو بۆیە پاڤڵی جەناب تاڵەبانی ئەگەر یەک زەڕە پیاوەتی تیابێ یەک تۆ شەهامەتی هەبێ ئەبێ ئەو گردەوە بگرێتەوە لە هەتیۆکانی نوێژ شەمسەفا بەڕاستی ئەگەر نا بزوتەوەی گۆڕان دەبێ شکاتیان لێ بکە بیانە بە دادگا لە بەخا کە ئەو گردە بدێتەوە بزوتەوەی گۆڕان چونکە ئەو گردە گردی باوکی نوێژ شەمسەفا نییە بەڕاستی باوکی نوێژ شەمسەفا لە برسا مردووە باشە سوال کرد بۆ سوال کرد باشە ئەو گردە هی باوکی نوێژ شەمسەفا نییە بەجێ هێشت بێ ماڵی خەڵکە هی بزوتەوەی گۆڕانە هی خەڵکی ئەو شارەیە بەڕاستی ئەبێ تەسلیم کردەوە بزوتەوەی گۆڕان لە ڕاستیە نەک تاپۆی هەتیۆ چڵکنەکانی نوێژ شەمسەفا بێ باشە پێمان ناڵێن ئێوە چێن لە ناو سلێمانیا گردێک بەرن زەحمەت نەبێ ئێوە چێن ئەگەر ئەڵێ باوکمان لە 76ەوە پێشمەرگە بووە لە 77ەوە تاوەکو 91 خۆ 6 ساڵەکە کاکە چەند ساڵەکە ئازیزانی ئارام ئەحمەد حسابی کرد ئەگەر 77 هات بێتەوە بە نمونەیە 78 هات بێتەوە باشە هەتا 8 3 ساڵی بۆ دانین تا 90 ساڵی بە 13 ساڵ 91 ڕاپەڕین بووە ئەمە 4 ساڵ حوتی سێژمەی 13 ساڵ پێشمەرگە بووە 13 ساڵ پێشمەرگە بۆ نوێژ شەمسەفا چی سامانی دزیوە بۆ مناڵەکانی خۆی کاکەجی ها هەر وەکو جەناب تاڵەبانی وەکو مەسعود بازانی وەکو حەمە لاپتۆپ حەمەی حاجی مەحموود باشە وەکو هەموو ئەو مەسئولە دزانەی ناوێکی ناو پارتی بەڕاستی کاکە تۆ هەمووی بۆ کوڕەکانی خۆیان دزیویانە کاکەجیان جەناب تاڵەبانی یەکێتی و کۆمەڵە و پارە و سامان هەمووی یای بە کوڕەکانی خۆی کاکەجیان تەواو مەسعود بازانی هەموو بادنان و هەوری داژی کردووە بۆ کوڕ و نەوەکانی خۆی بەڕاستی ئەمە حقیقەتە کاکە کەس پێی ناخۆش نەبێ بەڕاستی کە کاتی ئینسان ئەم ڕاستیانە ئاڵێت ئەمانە هەموویان دز و جەردە بوون یەکەم کەس بام نوێژ شەمسەفا لە هەمویان دزتر بووە زانی بۆ لەبەرەوەی جەناب تاڵەبانی نەها بڵێ وەڵام من ئەیگۆڕم مەسعود بازانی نەها بڵێ من ئەیگۆڕم باشە ئەوان نەوت بەڵام نوێژ شەمسەفا ساختە چی بوو وتی من ئەیگۆڕم من واکە من لە بیری مێ نوێژ شەمسەفای ئەیوت ئەبێ تەواوی گردەکان لە یەکێتی و پارتی بسەرێنەوە بکەی بە مەرجی حکوومەت بە گردی زەرگەتەیشەوە کەچی تاپەی بەسەر کوڕەکانی خۆی کەچی خودی چیا چڵکن خۆی پێی خۆش ئازیزانی ئارام ئەحمەد چونکە چیا شێوێ چیایەکی سوالکەر باوکیشی ئەوەتەی هەیە ئەو نوێژ شەمسەفای لە حیات لە ژیانە جوری پێڵای بۆ خۆی نەکڕیوە قاتێکی بۆ خۆی نەکڕیوە جنێکی کوردی بۆ خۆی نەکڕیوە هەمووی خەڵک بۆیان کڕیوە بە دێژایی مێژوو ئەو نوێژ شەمسەفای لە هەموو تەمەک بنارێکی پێیان نەکردووە بەس بە پارەی مفت ژیاوە بە پارەی خەڵک چ لە شاخە چ لە شارە چ لە ئەلەم بابەتانەیە باشە بە چه حەقێ کوڕی نوێژ شەمسەفا ببن بە خاوەنی ملیار دۆلار لەسەر حسابی ئەو خەڵکە کاکە بۆ ئەمە چ شەرەفێکە کاکە چۆن خوا ئەمەش قبوڵەکە بەڕاستیکە قبوڵی ناکات اینجا کوڕانی نوێژ شەمسەفا چ خێرێکیان بۆ میلەتی کورد هەبووە هەتا ببن بە خاوەنی ئەم هەموو سامان و گرد و پارە و ئەلەم بابەتانە ها چۆن پێم بڵێ ئەم دوو کوڕە نەسەستیان کردووە نە قوربانیان داوە حتا تا ئێستا ئێوە بینیوتانە ڕەخنەیە لە یەکێتی و پارتی بگرن عەزیزان بینیوتانە ئەم دوو کوڕە قسەیە بکەن ها تا ئێستا ئێوە گوێتان لە دەنگیانەوە بووە گوێتان لە ڕە و بیر و بۆچنیانەوە بووە ئێوە ئەسڵ ئەزانن ئەمانە ڕایان هەیە ڕەیان نییە ها ئایا تا ئێستا ئێوە دێڕێکیتان بینیوە نووسێکتان بینیوە زەحمەت نەبێ تا ئێستا کۆڕێ کۆبوونەوەیە سیمینارە شتان بینی بیستوە هینی ئەمانە کاکە ئەوانە واجن هێناوە کەوتۆ سەر حازری باوکی ملیار دۆلاری بۆ دزیون بەڵام ئێوە وازن لەنایەن لە گردەکە بەڕاستی کاکە ئەگینا ئەو ملی حیس کردو ئەڵێ بەس واز من بێن ئەم گردە بۆ خۆم بیخۆم و ئەم هەموو پارەیە و تەواو ئیشیان چیە بەمە کاکە ئەوان بەس خەمی گردەکەیانە خەمی ئەو سامانەیانە کە باوکیان بۆیان دزیوە ئازیزانی ئارام ئەحمەد باشە خەمی ئەو هەموو خان و شوقە ئەوشتانەیانە کە بە ناوی گۆڕان و گۆڕانکاریەوە خەڵک دای ببسوتەوەی گۆڕان نوێژ شەمسەفا کردی بە ناوی کوڕەکانی خۆیەوە کاکەجیان ئەمە حەقیقەتە وێ نوێژ شەمسەفا دز بوو نوێژ شەمسەفا خائین بوو نوێژ شەمسەفا تەڵەکە باز بوو بەڕاستی سێم لێ ئێستا گۆڕانی خوا گردە ڕسپێکی نوێژ شەمسەفایان هێناوە سێ بە چوار دایانەوە چییە نوێژ شەمسەفا کاکە چییە نوێژ شەمسەفا ئازیزانی ئارام ئەحمەد چییە چی 12 ساڵ پێشمەرگە بۆ کۆسەتە ملپانکە دەیان سەدا ملیۆن دۆلاری بردووە بۆ خۆی بۆ نەوەکانی خۆی بە پارە کردیان بە پارە کاکە ئەگەر نوێژ شەمسەفا هەر لە نەمسا خەریکی دکتۆراکەی وایە ئازانی ئارام ئەحمەد هەتا 500 ساڵ بە دکتۆرا نەبوو بە خاوەنی ئەو سامانەی کە بۆ کوڕەکانی بەجێهێشت کۆسەتە ملپانکە ئەگەر ئەو کۆسەتە ملپانکەیە ئازانی ئارام ئەحمەد باشە
کۆسەتە ملپانکە ئەگە 100 ساڵ پێشمەگە بواە نەبوو بەخوانی ئەو هەموو سامانەی ئێستا کوڕەکانی بخوان ئەیخۆن هەموویان وان کاکە مەحموسە ناوی سوال کرد هەچی سوالکەرەکانی پارتیوێکی تەیە شێخ ئەحمەدی نۆکان ئایزاری ئارام ئەحمەد شێخ ئەحمەدی نۆکان بڕۆ سەیریکە کاکە بڕۆ سەیریکە شێخ ئەحمەدی نۆکان بڕۆ خاوەنی ملیار دۆلارە هیچیش نەبوو لە ژیانیە یەک تاپڕ بۆ کورد نەیتەقانەوە کاکەشیان ساشمەزەنێکی بۆ کورد نەتەقانەوە شێخ ئەحمەدی نۆکان باشە کاکە هەموویان لەسەر حسابی ئێوە بوون بەشت بەڕاستی اینجا هەڵاسێن قسە بە دانای ئەحمەدی ئەڵێن ئایزاری ئارام من دانای ئەحمەدی ناناسم بەڕاستی یەکجار لە تازەکەی نە شانسەفای بینیومە دانا نایناسم لە حقیقەتەوە لە نزیکەوە باڵێ ئەزانم دانای ئەحمەدی کێ مێژووەکەی ئەوە نازانم بە نزیکەوە یەکجار بینیومە لە ژیانمە دوو دقیقە لەگەڵ ئەوسان قسە لەگەڵا کردووە ئەوی لە تازەکەی نە شانسەفا بوو بەڵام پێڵاوەکانی لە ئێوە پیاوترە باشە لە کاتێ پارێزگار بوو ئەو کابرایە ئەو دانای ئەحمەدیە بەخوا دزی کردبێ بۆ نەو شانسەفای کردووە بۆ گۆڕانی کردووە بەڕاستی باشە ئەوا جادەی قیلەیە بە شۆفڵ بۆ گردەکە باشە بۆ نەو شانسەفای کرد هەرامبووی ماڵی خۆی بۆ نەو شانسەفا و گۆڕان کاول کرد مەحە پارێزگای سلێمانی بوو باشە دوای چەندین ساڵ لەسەر ئەو مۆزوعانە قاچاق کرا ڕای کرد بۆ هۆڵندا دوای ئەم ماوەیە گەڕایەوە بۆ هۆڵند خۆ دانای ئەحمەدی بەخێن و شانسەفای نەدزیوە کاکە خۆ عومەری سەیعەلی دینارێکی نەدزیوە عومەری سەیعەلی کاکە تۆ چۆنتان لە ڕوویە ئێوە دیفاعەکەن نەوشوام سەفا ئەی هاوار باشە باوکی من وایە حاشام لێ کرد کاکە هەر حاشام لێ کرد ئەموو بڕۆ بەلای ئیشی خۆتەوە هەی دز هەی کوونە دز ئەوان پێوت بەڕاستی ئەوەش نەوشوام سەفا و دار و بەردان ئیتر من باواز لەو مۆزوعە بێنم بچمە سەر هەندێشتی تر ئاوا وردە باسی تر بەرەمەکەم جارێ مە دەرمانەکەی پاپای بخۆمەوە یاخوا عافێتی بێ خاڵە ئارام ئەحمەدجان ئەوە لەم ڕۆژانە ڤالانتاینە چی ئەم ڤالانتاین شتێکی وا هەیە ڕۆژی خۆشەویستی وا لەم بابەتانە ئەوە بوو سیرەکەم کابرایە هاتووە وەڵا من 200 دلارمەوە بەم گوڵانە و ئەم سیارەیە میاوە پێشکەشم کردو بە هاوسەرەکەم و 400 دلاری تایە بۆ هاوسەرەکەم و لەکوێ هێناوە ڤالانتاین و ئەم 400 دلار و ئەم فشە بەسەر و عالەمایی کە زەحمە نەبێ هەی دز جا ئەمە زۆریشی لە منتیقەی بادینان و لە منتیقەی هەولێرا باوە پارتی بە بەرنامە ئەو کارە ئاکات کەسێک ئەگەر بە کرێکاری و بە زەحمەت و بە شوێرەوەری پارەی پێیا کرد بێ ناشێت 400 دلار دانیش وڵا ئەمە تەنها بۆ ڤالانتاین بۆ خێزانەکەم بۆ ژنەکەی حەلەساس باشە وڵا ئەم گوڵانە ئاوە ئەمە ئەزانی چۆنە ئەزانی ئارام ئەحمەد ئەمە سیاسەتی پارتی و بنەماڵی بازانیە سیاستی ئەوانە بەڕاستی کۆمەڵێک لە هەرە دز و بێشەرەفەکان باشە لە باشووری کوردستانە لە هەولێر و لە بادنان و بەبەتانە کە لە ژێر سایی بنەماڵی بازانیە بوون بە دز بوون بە ملیۆنێر یەن پارتی پیان ئەڵێ تەلەڤیزیۆنی ئاوا تەلەڤیزیۆنی ڕوودا و ئەڵێ ئەم شتانە بکەندەی بۆ ئەوەی کە دنیا بزانێ کە باشووری کوردستان وەسیان باشە خەڵک دەوڵەمەنە ئەوە تەکاکە کابرا سیارە هەدی لە ڤالانتاینە هینەکە ئەیکا بە ناوی ژنەکەیەوە 400 دلار هەدی ئەیاتێ لە ڕۆژی ڤالانتاین ڕۆژی خۆشەویستیە یان دانێکی دی پیشانی هەیە ئەوە تا ژنێک لە هەولێر جوتێ پێڵاوی کڕیوە لە ئاڵتون دروستی کردو ئاڵتونەکە من خۆم بینیم لە ڕووداوە ئەمە هەمووی بنەماڵی بازانی ئێوێ بە خەڵک بڵێ بە دنیا بڵێ ئێمە وەکو میری کوردستان وەکو میری دوبەی واین ئێمە و وەکو ئیماراتین ئێمە ئەوە تا خەڵکەکەمان سەری کە چۆن ئەژی چۆن ئەماکەن ئەمە هەمووی فشێ ئەم شتانە کاکە ئەمە هەمووی پارتی و پاراستن ئەم کڵاوەکەنە سەری خەڵک باش نییە من خۆم بینیومە کاکە ژن هەبوو ئەمەی وەکو قۆغوا بۆ مێردەکەی لە یاوە لە دوای یەک هەفتە نووسیوێتی زنجیرێکی ئاوا بڵاو کردوێتەوە ئاڵتونێک باشترین پیا و ئەم زنجیرەی بۆ کڕوم درۆەکە قوڕ بەسەر و داما هەمووی درۆیە ئەم شتانە ئایزانیا قوڕە من زۆر باشم کاکە هەمووی درۆیە ئەمانە کاکە هەمووی پارتی ئەیکا ئەمە لە ڕێگەی کۆمەڵی خەڵکی دز و جەردەوە وەڵڵا ئازیزانی ئارام ئەحمەد خۆی ئەگەر تۆ پیاو بیت و ئەوە شەرەف و هەبێ ئەوە شەرەف و هەبێ کاکە ئەچی سیارە بۆ ژنەکەت ئەکەی ڕۆژی خۆشەویستیە بۆچی بڵاوەکەی تۆ زەحمە نەبێ کەمسە ئێمەقمان چێتەوە تو چاوی خۆش و ژنەکەشی دەرهات چ ڕەبتی بە ئێمەوە هەیە تۆ ئەچی سیارە بۆ ژنەکە دەکڕی کاکە چ ڕەبتی بە ئێمەوە هەیە تۆ لە ڕۆژی ڤالانتاینە ئەچی 400 دلار ئەی بە ژنەکەی خۆت چ ڕەبتی بەم ئادەمەوە هەیە تۆ بۆ ئێمەی بڵاوەکەی تۆ یعنی ئێمە بڵێن چی تۆ کە تۆ ئەوەندە ئەحمەقی ئەماکەی بەڕاستی ها چ ڕەبتی بە ئێمەوە هەیە ئەم مۆزوعە من تێناگەم کاکە ژنان و پیاوان لەم هۆڵندایە لە ڕۆژی ڤالانتاینە کە یەکتریان خۆشەوێ هەڵسن چیەکەن هەڵسن ئێوارە خۆیانە گۆڕن ئوتێلێ حیجزەکەن بنمونە دوای ئەوە ئەچن بۆ سینەما ئەچن مۆتعمێکی خۆش نانە خۆن بە یەکەوە بخۆن ئەو شەوە ئەی گوزەرێنن ئەمە ڕۆژی خۆشەویستیە
تێگەی کاکە بەڵام تۆ ئەگەر فشەکردنی ئەگەر ئەو پارەی بەدزی پێیانە کردووە ئاخر باتونتن نەڕۆم قسەی ترکەم بەڕاستی باشە ئەمە چیم فشە $12 لە ڕۆژی ڤانتە ئێم بەش نەکەم والله ئەو ژنەژنی ئومەتی محەممەد قەسەم بەخوا ئەو ژنەژنی ئومەتی محەممەد والله پیاوی شەریف قەشتی وە ناکە بەڕاستی بەڵام پارتی لەڕێک ئەم دەست کە لایەنەوە ئەو شتە قۆڕان ناکە ئەمە قسەیەکی تیشکە ویستم پێتان بەلەمەکەن تحملتان كورة الشير انت يا مقباب الشيري شي امان خوا شيري شي نو والله تشقل الريويه وانا سودان انجا اما مسألة فالنتاين واوفش فشك ايكا والله سوين بخواي قورا حد بيا وجنيك لصالي اقل من 8 باقي لصالي اين دي اوش تانا بكا بناوي جنكوا بناوي بياوكوا لو بادينا نابي لا هولير بي لا شنو بي خوا وشيل كاري كان بي اكم بنازم شنك نابيت باشا خودي ناوي بياوك ناوي جنك رسوانك براسي بو والله كاريشان بيكم لكل سنه خلط فيها لبكات باشا ناس الشباب كان خلق لمنطقي هوليلا خلق يناني بي خوا كاكا خلق يجيانيني افشفش شيء ويكن كاكا بس لو عالم يعني تو بارك دزي ولا رقي بارتي بيدالي او شتبك بوي بلن وسط منزوز والباشا وعالم بابتانا باشني خلق لساتو كتو بدزي باري بيانا كردوا كاكي شو $10 تو بدزي بارك بيا كردوا تو اوشت او اعطوني كبوش نكدك هي دزيه مالي خلق براسي اوش نر رسوا ابي يا باشا ابي خلق بوني بيو كاكتو باباري دزي اشي زنجير واعطوني ملوان كي بو كريد اي شو اوايا مسلك انجا فايل عندي كسن بناي فايل ومايل وانا بابتانو عندي انه سن مزور بينا خوش براسي ازاني انا محمد دبي اسايش استيماني يا هولير بو او بناو بيجانا براسي بين سرخت من لميداني عمليشة كاس الموضوعك عزيزاني انا محمد كابرا رقي لكسيكا نابي شي بلا مالي جنكي بدات باشا نابي بلا مالي جنو جن خشكو بوريو انا بابتاني بدا براسي باشا كاكا من بون مولا لسات وقص اكم كارم بس جنو خزان تونيه كاكا اما هر كسا الخوي لكارو كدو خوي مسؤوله براسي بويا هالشيء بلاو كنوي ملفي اخلاقي دروس كراو براسي او بري بتربيتي بادبي الحقيقه تو چون دي لجير نايشي خوازيار و بيجيكي زولكا هي بلاماري ابرو شرف وكرامتي وعلامات ديد تو شي شرف وش اخلاقي كي براسي تو اقل شرفت هي ورا بناي خوتو وقسمك تاباجكي بدي باشا من وكو آرام أحمد شي قساكم بناي خوم وقساكم بياو نيم مرد نيم أجل يك كلمة بنسم ناوي يعني خوم لبي براسي شك آمادم لباي قساكاني خوم بوسم وآمادم باجي قساكاني خوم بدم جا قساكان شاك بياخر بي براسي بويا أوانا خلقاني جبان وبيشهامة براسي تو نكبي لجير نايجي خوازيارا لجير بيجيكا وكو دس بلا مالي خزاني خلق بديد بلا ما كان او من ملفي خشكي فلان كس وجني فلان كس وجني خشي فلان كس وانا بلا وكمو او كم اقدا وشي بوشي بيجي باشا اقدار زي بوشي بيجي او تو خود كسكي بخانوادي براسي باشا بويا هول ادي بوش كان دني خزاني خلق بلاتو اساي بيت خود امندش كاوي إيش أزش وقيمتي كلنا معه بويا أتوي طولي رسوابون وتشكان كان يخود لخلشي دامو بكيتوا لخلشي تركيتوا كاكا من تجي فلانة كسي يكتيم تجي فلانة كسي باتيم أي هوار حقم شيء بس الجنيه وكاكا حقم شيء بس كتشي كوريا وكاكا حقم شيء بس من الله كانيوا بوشي أبي من دابنيشن بون منا أو شرك الزوز بأخلاقانية كمن تجي فلانة كسبهم بين بلاماري والله أم لا في جنكتو خشكتو تشوتشي أو بلا وكينو براسي اسايشي يجيتي لسيماني زور عيبه كاكا او انا بدوز نوا اي وقت تيمي شارزاتان هي خلطانيه شارزايا او بيجانا بدوز نوا اقل اوروبا يشن ايوان كشفيان كان بو خلق بو اي خلق بيان ناس كاكي جان باشني بو اي امانه رسماب اويش هولي خوم ادم براسي تشبه لايبه وتشل الرقي بيوندي كان هو بونمونا الرقي ام دوس او دوسو بوي بربمشت بيجي يا كاكا بلاماري ابروي خلق مدن بلاماري جنوب ناري خلق مدن معقول نيتو بيبري والله من فلانه كز ليكيتي رقم نيتي او ما لا فيش نخشكي بلاوكم نخشكي يجي بس كاكا يعني شيش نخش كاكا شربتي هي ما لا فيش نيه ها دروسيا كان بدرو براستي انجا باش ما شفتي الجماعه قدامك كاكا سالار عزيز وملا بختيار وفريد عبد القادر
گوێژ لەم قسە باسانە بگن خوارکە عزیزانی ئارام ئەحمەد. ئەم سێ برادرە ئەم ماوەیەکە بێ بەبوونە بێ بوون ژێن بە باڵی بنەماڵی بازانیە هەڵڵێن بە باڵی مەسعود بازانیە هەڵڵێن باشە ئەوە کاک مەسعود بازانی مەرجعە ئەوە کاک مەسعود بازانی سەرۆکی هەموو کووردە ئەوە کاک مەسعود بازانی باوکی کووردە ئەمە کێ ساڵح عەزیز مەلا بەختیار فێدون عەبدولقاهیر باشە لە مێژووی هەفتاکان بەرەو دواوە هیچ کەسێکیش نەبووە بەقەدەر ئەم سیانە دژی ماڵی مەلا مستەفا بوو بێ ئازیزانی ئارام ئەحمەد باشە ئەمە باشە خۆزگا بە خۆزگایی خوا ئەو مەسعود بازانی ئەوە بواە کە ئێوە ئەتانوت من یەک ئۆکەیم لێدا ئەم وڵاهی وایە تەنانەت پارتی خۆشی بڕا بۆشتان ناکە ئەم سیانە ئەلەسا دژایەتی ئەم یەکێتی ئەکەن لێرەوە ئاگری شەڕەکە دائاگرسێنن ئەگینا کوێی کاک مەسعود بازانی سەرۆکی هەمومانە کاکە کاک مەسعود بازانی چەند جار هەڵەبجێ بینیوە لە دوێ ڕاپەڕینەوە زەحمەت نەبێ کاک مەسعود ئەگەر تۆ باوکی هەمومانی بەختەی سالار و مەلا بەختیار و فێدون عەبدولقاهیر ئەگەر تۆ سەرۆکی هەمومانی زەحمەت نەبێ باشە بۆچی تاوەکو ئێستا هیچی بۆ هەڵەبجە نەکردووە ئەی سەرۆکی هەڵەبجە سەرۆکی هەموو کورد زەحمەت نەبێ کاک مەسعود بازانی بابا منتەق قسەکەین کاک مەسعود بازانی تۆوەکو سەرۆکی هەمومان کە سالار و فەیدون ئەوان ئەڵێن من ناڵێم چیت کردووە بۆ گەرمیان و بۆ بنەماڵی ئەنفال کراوەکان و ئالەم بابەتانە زەحمەت نەبێ چیت کردووە ها چیت کردووە بۆ خەڵکی سلێمانی شارە حیاتەکە ئەڵێ وەڵان نایەڵن یەکێتی نایەڵێ وا ئەڵێ زەحمەت نەبێ ها ئەوش ڕێگە هەیە بۆ ئەوی کە نەهێڵی ئیشێکی ڕێگە لێ بگرێ تا ئێستا تۆ هاتووی لە هەڵەبجە و لە گەرمیان و لە پێنجۆنەکەی من کاکە مەسعود بازانی تۆ چی کردەوە پێنجۆنەکەی ئارام ئەحمەد یعنی ئەگە تۆ بەیانی وەکو مەسعود بازانی بنێریت تیمێ بنێری بۆ پێنجۆن جادەی پێنجۆن قیتاوکە سوزانم ئەوە بکە یەکێتی ئەڵێ نابێتەوە کارە بکەی من ئاگام لێیە خەڵکی پێنجوێنی هەساوە ڕۆشتون مزگەوتیان کردوتەوە ئەوان چون قوتابخانیان کردوتەوە هەر خەڵکی پێنجێن خۆی ماڵی ئاوا بێ هەساوە ڕۆشتووە شوێنێکی کردوتەوە کە داخلی ناو شارە بیت بۆ یەکەم جار شوێنێکی زۆر جوانە قەرار ڤیدۆکەین بۆ بێ تایزە بۆ من هاتووە چیتان کردو زەحمەت نەبێ کاکە کاک مەسعود بازانی تۆ کوێ سەرۆکی هەرێمی کوردستانی و سەرۆکی هەمومانی ئەوە 30 ساڵە من لەسەر ئەم قسانە نایارم بێمە بۆ کوردستان لەبەر تۆ لەبەر پاڤڵ و قوبات ئاڵابانی زەحمەت نەبێ ها ئەوە 30 ساڵی ڕەبەقە من ناتوانم مانی هەشتی ئەم ساڵ ئەبێ بە 30 ساڵ من ناتوانم بێم بۆ کوردستان خۆ نە جاسووسم نە پیاوی خەڵکم نە جاشم نە تاوانبارم نە دزم نە درۆزنم باشە تەنها ڕەخنم گرتووە ئەی بۆ من ناتوانم ئەگەر تۆ باوکی هەمومان و سەرۆکی هەموو کوردی کاک مەسعود بازانی ها بۆچی زەحمەت نەبێ تۆ بۆ منطق کاکە کاک مەسعود بازانی کەی حسابی بۆ ئێمە کردووە ئەی هاوار کاکە کەی حسابی بۆ ئێمە کردووە کاکە وەڵڵا مەسعود بازانی بنەماڵک من سەد جا وتومە هەموو هەورامی ئەکا بە قوربانی سۆرانی و هەورامی ئەکا بە قوربانی بادینانی سۆرانی و هەورامی و بادینانی ئەکا بە قوربانی بازانیەکان اینجا هەموو ئەمانش ئەکا بە قوربانی بنەماڵەکەی خۆی باشە وەڵڵا ئەو مەسعود بازانیە بنەماڵەکەی خۆ نەبێ کەس بە پیاو نازانێت تۆ واقعی بن کاکە ئەمە حقەتەکەیەتی کاکی ژیان ئیتر ئێوە بۆ پێتان ناخۆشەکە ئینسان ڕاستی بڵێ کاکی ژیان معقولە دەیان کەس ئەناسم لە ئەوروپا هەر خۆن لەسەر 4 ڕەخنە بنمونە ئەبێ دایک و دایک من خۆم دوو پورم مردووە دوو سێ مامم مردووە برام بەدەعم مردووە خوشکم مردووە پوزام مردووە کاکە چیتە تخوا کەس و کات باوکم مردووە هەمویان مردوون من دە تازەکەشانە نەبووم بەڕاستی لەسەر چیش وڵات تۆ ڕەخ نەگرتووە لە جێتی و پارتی دەیچاتەن دەرە ڕەخ نەگرتووە خۆ ئەگەر جاسوس بوومایە و ئەگەر دز بوومایە ئێستا لەگەڵ ئێوە بووم بەڕاستی ئێستا ئیحتیامتانە گرتمەتان و ئارام ئەحمەد وەکو خۆمان وایە دز و بێڕەوش و ئەنم بابەتانەیە بۆ یەکە ئاواکەن لەبەرەوە سالار و مەلا بەختیار و ئەوانە ڕاز ناکەن خۆشەویستان خۆزگەوا بواە وەڵڵا ئەو مەسعود بازانیە بیتوانێ باوکی هەمومان بواە قەسەم بەخوا من یەکەم کەس چەپڵم بۆ لێیە کاکە خۆ من دوژمنایەتی ئەمانە ناکەم وەکو من دوژمن نیم بەڕاستی بەڵام ئەم واقعە باش نیە پاشان بۆچی پێم ناخۆش ئەم دوو سێ کەس ئەو قسە ناکەن ئەزان بۆ پێم ناخۆش ئازیزان بڕواتان هەبێ ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی جیلی لە دوای هەفتاکانەوە بێوەکو ئێمەمانان هەفتا و هەشتا و 90 ئارەم بابەتانە ئەو ڕاستیانە باشتر ئەزانێت قوربانی کاک ئیسماعیل تاڵەبانی گیان برای عەزیز و خۆشەویستی من بەخێر بێستە چاوەکانم کاکە پیاوی جوان کاک ئیسماعیلی شاعیر بۆچی پێم ناخۆش ئازیزانی ئارام ئەحمەد کە ئەمانە ئەو قسە ناکەن بۆیە خۆشەویستان بڕواتان هەبێت ئێمە لە دەڤەری سلێمانی لە دەڤەری گەرمیان لە هەڵەبجە لە پێنجێن لە شارە زۆر باشە لە ڕانی و قەڵازی ئەوانە لە کۆیە چامان کردوتەوە
ئەدەبیاتی جەلالی و کۆمەڵۆی چیتیمان خوێندوێتەوە ئێمە کاکە باشە ئەمانە بنەماڵی بەزیان لە ئێمە کردو بە شەیتان بۆ گەنج هەبوو لەو ناوچە بوێرێ بڵێ پارتی باشە ئەشێتیانە کردی بوو تای پارتی باش ئەیزانی ئارام ئەحمەد هەر بوو تای لەو پێنجێنەی ئێمە یەک ماڵ هەموو هین بێت نای مچێ ئەلە سوور بوو شتێکی وا بوو نازانم ئێستا ماونیان کیان ماوە بەڕاستی بەس ئەو ماڵە پارتیمان هەبوو لە پێنجێنە لە هەموو پێنجێنە بەس ئەو ماڵە پارتی بوو کاتی خۆی ئینا یەک کەسمان پارتی نەبوو ئێمە لە پێنجێنە بەڕاستی خۆشەویستە یعنی هەمومان پێمان عەیب بوو پارتی بوون ئەپا یعنی بەلاتەوە سیر بوو وەکو دێ و درنجوشت سەری پارتیمانە کرد ئێمە ئەوی چی لە ئەدەبیاتی جەلالیەوە لە ئەدەبیاتی کۆمەڵەیەکێتیەوە بەڕاستی یعنی لە ئەدەبیاتی ئەمانەوە بنەماڵی بەزیان ئێمە کردو بە شەیتان کاکە باشە یەک بەشەر بیوتە بنەماڵی بازانی باشە ئەمانە بە شەق بە قۆناغت فەنگ فریشکیانە خست ئایزانی ئارام ئەحمەد باشە بنەماڵی بازیان لە ئێمە کردو بە شەیتان ئەم کۆمەڵەیەکێتی و مەلا بەختیار و نازانم فڵان و فیزان ئازاد جوندیانە ساختە چی ئازاد جوندیانی کەیسە پارتیە بنەماڵی لە ئێمە کردو بە شەیتان کاکە بنەماڵی بازانیە باش نییە اینجا تەسبیحی دەستی گەنج ئەم تەسبیحە ئەم گوڵنەی زەرد وایە ئەو سارە عزیزە بە شەقی کوشی لۆ سێمانیە کورە بابە تەسبیح حەزەکە ئەم تەسبیح خۆی زەردە ئەمێ لە یەک بێ گوڵنەکەشی زەرد بێ کاکە ئەم تەسبیح تۆزێ سەوزە با گوڵنەکەشی سەوز بێ بەنمونە باشە لە هەولێرە ئەگەر ئەمە سەوز وایە پارتی بە شەقی کوشتی باشە لەو سێمانەیە ئەمە زەرد وایە تەسبیحەکە ئەو سارە عزیزە بە شەقی کوشتی خۆشەویستانی ئارام ئەحمەد کە چاکەتەکەی داگەن بە شەق تێبەرە بوو 20 حیمایشی لەگەڵ نەدێرێت تۆش قسە بکەیت لەبەر چی بوو لەبەرەوەی کە گوڵنەی ئەمە زەردە باشە والله عزیزان لەو سابنکەرانە ژن هەبووە ماکسەکەی زەر بووە سارە شەقێڵە لە بەرورجی توی تۆ وتوی ماکسێکە زەردە مادەم ماکسێکە زەردە بڕۆ بۆ هەولێر باشە لێرە بۆ نییە ماکسی زەردە بەرکەیت باشە کاکە ئاوایانەکرد لە ئێمەش وتمان بەخوا کاکە دیارە بنەماڵی بازانی ئەمە شەیتان ئەمە خەتەرن باش نییە ئایلەوە تومەس ئەمانە خۆیان شەیتانە گەورەکەن تومەس ئەمانە خۆیان بێڕەوشتەکەن بەڕاستی تومەس ئەمانە خۆیان پیاوکوژ و تۆریست و نازانم هەموو ئەم شتان لە حقیقەتا کاکە بەڵام ئەمان ئاوا تێگەیاندوو کەچی سالار ئەڵێ چی ئەوەی ڕجا وەحدەشی تیانەماوە خۆزان وەحدەچی ها کاتی خۆی لە هۆڵنداوانەوە چ شتێک کاتێکە بۆ ئاوا تێبان نەکرد بیست وەحدە دە وەحدەیە وەحدەی تیانەماوە جووکەی ئەوەی کە باکر عەلی شاعیریشی کوژ بەشێت ئەڵێ چی ئەوەی ڕۆی کاکە ئێستا کاتی یەکگرتنە و کاتی یەکگرتن و برایەتیە باشە وەکو ئەم خەڵکە پیاوی ئەوان بێت ئەگەر دژاتی پارتیان کرد ئێمە دژاتی پارتیکەین ئەگەر وتیان ڕۆژی برایەتیە بڵێن ڕۆژی برایەتیە وتیان کاک مەسعود خراپە بڵێن خراپە وتیان باشە بڵێن باشە دوژمنایەتی بنەماڵی بازانیکەن هەمومان بن تەواو بن بە دوژمنیان ئەگەر دۆسایەتیان کەن ئێمەش بین بە دۆسیان ئەوە چێن زەحمەتە بێ کاکە کۆمەڵێش لە شەلاتی خەڵکی سلێمانی وەکو سالار و وەکو فەریدون و ئەمانە ئێوە چین تا خەڵک بەڕاستی بەگوێ ئێوە بکە کاکە بۆ ئەو کاتە ئەی باشە ئێوە چی جوابی ئەو هەموو شەهیدە ئەدەنەوە کە لە شەڕی خوا کوژە ئەی هاوار ئەی کەسوکاری ئەو مناڵانەی کە باوکتان لە شەریکێتی پارتیا کوژرا جاچپارتیێتی بێ ئێوە چۆن وەڵامی ئەمانە ئەدەنەوە ئێوە بۆچی واتان کرد کاکە من گەنجێک بووم لە پێنجێنەوە هاتمەتە سلێمانی ئەدەبیاتی کۆمەڵە ئەدەبیاتێکێتی ئێوە بۆتان بنەماڵی بازانی خێڵەکین و عەشیرەتین و کۆنەپەرستن و دوا تاوانبارن و خائین و کورفرۆش نیشنافرۆشن ئێوە بۆ ئێمەتان وا لێ کرد بەڕاستی ئێستا بۆ خۆتان ئاوا باتان داوەتەوە هەی ڕووتان ڕەش بێ باشە بۆ ئێوە واتان کرد لە ئێمە کاکەم بۆچی ئەم هەموو گەنجە داماوتان یا بە کوژە شەڕی پارتی وێکێتیە کێ پێوتن ئێوە ئەم کارە بکەن کاکە لە پێناوی چیە ئەمە کە سەر عەزیز تۆ زەحمەت نەبێ لە پێناوی چیە ئەمە کرد بنەماڵەی بازانی ئێستا چۆنن بەخواستە دەمی شاخی هەروە بوون کاکە هەروە بوون بۆ ئێستا چییە ئێستا مەلا بەختیار و سارا عەزیز و فەرید عەبدولقاهر بخەرە شوێنەکەی پاڤڵ و قوباد و ئەوانە اینجا قەوانەکە لێدەنەوە بنەماڵی بازانی خائینن و ئەمە ئەوەن و خێڵەکین و شوێنە هەمووتان خێڵەکی دەچون وەڵا هەر بنەماڵی بەزای خێڵەکی نییە جەلال تەڵەبانی خێڵەکی دەچوو بۆ کوڕەکانی خۆی نەوشوام سەفا خێڵەکی دەچوو بۆ کوڕەکانی خۆی حەمەی حاجی مەحموود کاکە حەمە لاپتۆپ حەمەی حاجی مەحموود عەبەی برای دەرکرد لەسەر حسب لە گوڵەخانە گوڵەخانەی بەدەسەوەیە وتی نای بە شەریکم هەبێ حسب و گوڵەخانە هی خۆمە عەبەی برای بە ئەربیجی ڕەونە خۆ ئەمە ئیتر خێڵ یعنی چی کاکە خۆ بۆ هەر بنەماڵی بازانی دیارە هی ئێوە دیار نییە هەمووتان وەکو یەکوان کاکە من هەمیشە وتومە ئەزانی ئارام ئەحمەد بەڵام ئەم میلەتەی ئێمە گوێرە ئارام ئەحمەد ناگرێ بەخوا قەسەم لە ساڵی 60ەکانەوە ئەمە پارتی ئەمە باڵی مەکتەبی سیاسی باشە ئەمە کۆمەڵە
ئەمە یەکێکی ئەمە ئاڵای شۆڕش ئەمە زەحمەت کێشان ئەمە بزوتنەوەی گۆڕان ئەمە جەماعەتی شاسوارە ساختەچی ئەمە علی حەمە ساڵە باش نییە ئەمانە هەر هەمویانەکو یەکوان ئەزیانی ئارام محەممەد یەک کەسیان جیاوازیان نییە هەمویان سەر بە یەک قوتابخانەوە هاتوون کاکیژێن باشە یەکتی ڕێنیان هەیە بۆ دنیا بۆ ئەدەب بۆ فکر بۆ ژن بۆ مناڵان بۆ یەشتن بەڕاستی هەر لەبەر ئەوشە گۆڕانکاری ناکرێ هەتا ئێستا ئێمە لە باشووری کوردستانە خاوەنی هیچ ئایدۆلۆژیا و فکر و حیزبەیەک نین کە عەقڵیەتی جەلانی بەلای تێپەڕان دەبێت ئێمە تا ئێستا خاوەنی ئەمە نین ئەوە والله ئەزانی ئارام محەممەد ئەم ساڵە عەزیز و ئەوانە لەو شارباژی ڕێیە ڕێگەیان نەئەدا یەک بەتەنێکی پارتی کە درێژ ئاغا هەبوو درێژ ئاغا ڕێگەیان نەئەدا لەگەڵ قارقارە بێنەوە بۆ شارباژێر پیاسی بکەن نابێ شارباژەی هێندی خۆمانە ئازەبان و بزینیان و موبڕۆ و مامە خەلان و ئانم بابەتانە هەرێبێ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ پارتی بۆی نییە بێتەوە بۆ شارباژێر بەڕاستی باشە کاکە جاگەر ئەمە دایما هینەکەن ئێمە مانای دوو قسە بکەین بڵێن پارتی باشە ئەوە بوون بە پیاوی پارتی کاکەش من لایڤێکم کردەوە خۆشەویستانم مەسعود بارزانی ئیشی باشی کردووە لە خزمەتگوزاری ئەم بابەتانەیە جەماعەتی یەکێتی ئانەچی ئارام محەممەد پارتی ئایارە 24 خۆی فرۆشت تەوا کۆتایی پێات هاکە لە سەری ڕەشەوە سەی دەرهێنا لای مەسعود بارزانی کرۆ بۆشت وە بەهەڵە بەئەین کاکە ئێوە بۆ کاکە سەری مەیش بێت تۆزێ بەڕاستی بایی بەڕاستی ناکری ئاوا کاکەش ئەراوەڵە اینجا قسە زۆر هەیە بیکەم خۆشەویستان بەڵام لەو زیاتر با کاتان نەگرم ئازیزانی ئارام محەممەد ئەم شەو لە خزمەتان بۆ قسە و باسانە ئیشەڵڵا لە چەند ڕۆژی ئایندەیە یەک کۆمەڵشتم لە بەردەسایە لەسەر هەموو ئەمانە قسە و باسمانە بێت دزەکانی گەرمیان دەمێکە ئاگام لێتانە دزەکانی گەرمیان ئیداری گەرمیانی یەکێتی ئاگام لێتانە چیە دزن یەکە پەڕۆباڵتانە بم بە ئاسمانە ئەوە باش بزانن دنیایشتم لەلایە عەرزە چۆنە دزن زەوی چۆنە دزن چوزانم فڵانە فیستا چۆن ئەدزن باغ چۆن ئەدزن اینجا فەسادی بە پارە چۆن ئەچن لەگەڵ هینا ئەوە کە ناویسێ ئەوە چی بوو ئەوە بۆ نەمام کاکە بەخوا لەو لا نەمام خۆشەویستە باش نییە لەسەر هەموو ئەوانە قسە و باسی خۆمانە بێت ئینشەڵڵا ئێمەوە خزمەتتان باشە عەزیزانی ئارام محەممەد پێخواتان لەگەڵ بێ خۆشەویستانی من بەخێر